هەرنەها ئەو هەڤاڵن و ئامادەی جیڤینە پەرلەمانی ئەڵمانیا دەبن دەبێژن و کۆمکژیا ساڵە 2014 یا لە دژی ئێزدیان ژە ئالیە جیهادیین کۆمەڵە دەولەتە ئیسلامی داعش و لە شنگالێ دی عێراقیدا وەکە جینۆسایت هات ناسکردن بەری دەمەکی کورد دەنگدان لەسەر چی بوو و ئەو بڕیار هات پەسەندکردن. ئەف چەندێ گرنگە و پێنگاوین یاسایی دپێڕەوەی چ بن. داکتر کازیوە ساڵح پسپۆرە جینۆسایدان و توندوتیژیان لە زانکۆیە یاگیلۆنیان لە پۆڵەندی و هەروەسا خەیری شا بۆ ئەندامی ڕێڤەبەر یا ڕێخستیا فەریدایە جیهانی ژە ئەڵمانیا بمەڕانە. کازیوەخان ئەم کاتت باش حەزەکەم لە تۆ بزانم تا چەندێ ئەم بڕیارە گرنگە هەم بۆ ئیزدیەکان هەم بۆ عێراقیەکان هەم بۆ دواڕۆژی ئەو کۆمەڵانەی کە توندوتیژی بەکاردێنن بۆ کوشتنی بە کۆمەڵی خەڵک. بەڵێ ئەم کاتەی بەڕێست و بینەرانیش باش ئەمە بڕیارێکی ئێجگار گرنگە و زۆر دەمێکە چاوەڕوانی ئەم بڕیارە ئەکەین خوازیارم بڕیارەکە نەک هەر بدرێ هەموو ئەو 20 خاڵەش کە لە ناو داواکاری گروپی یەزیدیەکانە هاتووە کە مایەی دەستخۆشیە بێ بڕانەوە و بێ ماندوو بوون چەندین ساڵە گروپی یەزیدیەکان لە دەرەوە کاری لەسەرەکەن و هەوڵ بۆ ئەم بڕیارە ئەدەن. ئەویش لەبەر گرنگی بڕیارەکە لەلایەکەوە لەبەر ئەوەی کە ئەڵمانیا وڵاتێکە لە ڕووی سیاسی و سەربازی و لە ڕووی مێژوویەوە سەنگێکی ئێجگار زۆری هەیە و سەنگێکی باشی هەیە و لە ڕووی دەسەڵاتیشەوە لە ئۆروپا ئەمڕۆ وەکو سەرلەشکری یەکگرتووی ئۆروپا ئەبینرێت وەکو یەکێتی ئۆروپا ئەبینرێت. بۆیە ئەم بڕیارە بەبێ بوونی ئەم جۆرە بڕیارە بەڕاستی نەک تەنها یەزیدیەکان هەر نەتەوەیە کە جنۆساید کراوە پێویستە ئومێدی ئەوەی نەبێ کە جینۆسایدەکانی کۆتاییەت لە شوێنێکە ئەوەستێ. دێمە لای تۆ بەڵام دەمیست لەگەڵ کاخێری باسی ئەو بکەم. تۆ باسی ڕێکخراوەکان دەکەی و خەڵکی ئیزدیکە لە دەرەوەن خێری ئەم دەزانن و یعنی چالاکوانین ئیزدی خەڵکی ئیزدی بگشتی و تایبەت جیوان ڕێخستنین و پشتی کارەسەتا شنگالی هاتنە دامەزراندن لە ئەوروپا لە هەرجی کار کردیەژی بۆ هەندێک و ئەو عێریشا داعشێ لەسەر شنگالێ بجنۆساید بیناسکردن. من دخواست باسی ڕۆلی ڕێخستیا بکی تایبەت ژوەکە ئەندامێکی ڕێخستیا فەریدەیان نێفنەتەوەی چەندی مەزن بووە ji بۆ ku ئەڵمانی بگەهنەوەی بڕیارێ وێ قەناعەتێک و vê biryarê pesend bikin îro. Wallahî ez çi bêjim her meredemekê û her çalakvanekî û xelkê hemûyê dewre xwe heye bes ez dibêjim ew naciyat û naciyê wê ji destê Daeş derketîn ew şahidin ser vê karîtata serê êzdiya de hatî û em ê dî hemû em wekî piştevanin em dengê wan bigihînin bes ew wan xwe da pêş û مستعد بچن الهمو دراد او تشتي بسريوان هاتي بيجن و وكي تشيروكا خو بيجن او قالكي مهمه وام دي همو از بيجن دوري مي ثانويه بله انه ام سعداوان بكن بله كازيو خان هنگاوي ده هاتو تو بلي چي بي بو اوي بۆ قەرەبووکردنی ئەوانەی کە قوربانی ئەم جنۆسایدن بۆ ئەو خەڵکانەی کە دەربەدەرن یعنی هەنگاوی یاسایی ئەگەر بریارێکی وا دەرچوو لە وڵاتێک لە پەرلەمانێک هەنگاوی یاسایی بە دوادا چی دەبێت؟ یەکێک لە خاڵە گرنگەکان کە پێویستە جەختی لەسەر بکرێت و بکرێ بە هەنگاوی یاسایی ئەوەیە کە وەکو یوگزلافیای پۆن کە لە ساڵی 1900 پێم وا بوو لە 93دا دادگای تاوانکاری نێودەوڵەتی دامەزران ڕواندا لە 94دا دادگای تاوانکاری دامەزران وەکو لاهای پێویستە دادگای تاوانکاری ێزیدیەکان جەخت لەسەرەوە بکەن دوو دادگای تاوانکاری دابمەزرێت لە عێراقا یەکێک لە بەغا وەکو پایتەختی عێراق و یەکێکیش لە هەولێرا وەکو پایتەختی کوردستان چونکە پێویستە متمانەی لەسەر یەکدانە دادگای تاوانکاری نەبێ لەبەرەوەی ئەوەندەی هەتا ئێستا من سەیری
دادگای تاوانکاری ئەەکەم کە گوایە دروست بۆ لە ناو عێراقا بە شێوەیەکی نادروست دروست بۆ نمونە لە بڕگەی یاسای 11 تاوانەکانی عێراق دادگای تاوانکاری بەناو جەنۆسایدی دامەزراندووە و 12 و 13 و پێم وابێت 14 کردووە بە تاوانەکانی دژە مرۆڤایەتی، تاوانی شەڕ و تاوانی تێکشکاندنی یاساکانی عێراق. بەڵام هاتووە بە یاسایەکی کە پێنجە و توێتی ئەو تاوانانەی کە لە 1967ەوە بۆ 2003 ڕویان داوە، واتە ئەمە شمولی ئێزیدیەکان ناکات. ئەوەی کە پێویستە لە ئێستاە دادگای تاوانکاری دابمەزرێ لە ژێر چاودێری ئەڵمانیایە. باڵێ تۆ ئاگاداری ناوەڕۆکی بڕیارەکەی پەرلەمانی ئەڵمانی کە بەڵاو بووتەوە بڕکەکانی تایە. ئەو باسی کە جنابەت باسێکی بۆ دامەزراندنی دادگایەکی نێونەتەوەی بۆ وەکوبڕی دادگاکردنی تاوانباران تایە و ئەگەر تیابی بە چ شێوەیەک ئەو دادگا دادەمەزرێت؟ ئەو دادگایە خۆی دیارە کە کاتێ ئەڵمانیا تەنانەت دانیش بە جنۆسایدەکە ئەنێت پابند نییە بەوەی کۆمەڵێ شت بکە، بەڵام ئەوان کە ئەو خاڵانەی کۆمەڵی یەزیدەکان ئەم خاڵانەیان نووسیوە پێویستە پێداگیری بکەن، چونکە یەزیدەکان ئەمڕۆ شوێنێکیان نییە، لانەیەکیان نییە، تەنانەت ناوچەی یەزیدەکان کە ئاوادان نەکراوەتەوە ئەمڕۆ بۆ بە شوێنگەی هەموو کەسە یەزیدەکان خۆیان نەبێت. لەم دۆخەیە دادگاکە پێویستە لە ژێر چاودێری ئەڵمانیایە کە ئەمەزرێت. یەکەم خاڵ ئەوە بێت کە بەر لە بنیادنانەوەی شنگاڵ و ناوچەکانیان ئەوە بێت کە ئیدارەیەک و ئاسایشی گشتی بۆ دابمەزرێنن، چونکە یەزیدەکان 400,000 کەس کە ئاوارە و دەربەدەری ژێر بۆ بە ئاوارەی ژێر چادر هێشتا 300,000یان لە دەرەوەن. باڵێ کازیۆخانی مەدەزانین کە ئەڵمانیا یەکێک لە وڵاتانەیە کە دوو کێسی دادگاکردنی تاوانبارانی داعش کردووە لە ساڵی ڕابردوودا. کاخێری من خواست ئەس شتە بپرسم، یعنی کاریگەریە بڕیارێکە وەسا کوبەری چەند دقیقایە مەدید لە پەرلەمانی ئەڵمانیدا هات پەسەندکردن وەکە ئەو تاوان و ئەو کۆمەڵکوژی وەکە جنۆسایدی هات ناسکردن. ئەوەی وێ چەندی کاریگەری هەبە لەسەر جواکە ئێزدیان لەسەر وان کەسێک قوربانیین وی کریاری داعشن. والله مامۆستا دەخیل ئەس بێژم تەئتیرەکە دوور درێژ هەیە، احتمالا پشتی سادات صالاشي انه قرار وصل منين باشتباه حكومتها خصوصا المانيا قالك مهمه انه وكيم زان جاليه هر ماستر يا ازديا تقريبا 6,000 مروف المانيا جين وان باورت انه تاثيرك حاليا جي سر قضيه ازديا هبه ام هيدار انه اف قرار بها افكارينا انه شنغال به افادكرن و ئەو خەڵکێ تعدەلی هاتی بگهنە مافێت خوا. بەڵێ باشە لە ئەڵمانیا توبێژی یعنی ئەف بڕیارە ئەڵمانیا بۆ ئەوان کەسێن کو توبێژی نزیکی 200,000 ئیزدی لەوێ دەرێنا حتا چەندیش بوان ئەو گرنگە حتا چەندی وێ ئالیکاریە ماناوان یانژی ژیانەوان وێری بکە و بکارە بن و ئەو ئالیکاریە گەڵێ خۆ بکەن عێراقی و سووریادا. وڵای ئەس بێژمە تەئثیرەکە او صانع مباشر احتمالا نبينه بس اف هر قرارك حكومتها المانيا دركفج نوها وبشتي كان صار دي اف قرار وتاثيره خسر وقرار هبي. بله كاسيو خانم حسن ذكر بسياري ولي بكم يعني دوني لقال يكيك لو كساني كبجدار ولا دارشتني قانونك بس ودك دري هول مان داوا ام برياري كبرلماني الماني پسند بكاتون وپسند كرا پیشن دقيقه پسند بوو ویستو معنە دەڵێ کە حەزمان کرد کە ئەمە ببێ بە بڕیارێکی سیاسی ینی لایەنێکی سیاسی کاریگەری تیابێ بە پێی ئاگداری جەنابەت یعنی ڕاستە کاریگەری لەسەر بارودۆخی سیاسی هەرێم دەکاتن؟ لەو ڕوانگەوە کە ئەم بڕیارە کۆمەڵێک کاریگەری یاسایی سیاسی کۆمەڵایەتی دەرونی باشی ئەبێ بۆ کۆمەڵگەی یەزیدیەکان
بەڵێ کاریگەری پۆزتیڤ نەک خراپ بۆ سەر کوردستانیش ئەبێت چونکە هەتا ئێستا عێراق وڵاتێکە دانی بە هیچ کام لە جەنۆسایدەکانی کوردستانان نەناوە و تەنانەت اعتیزاریشی نەهێناوەتەوە داوای لێبوردنی نەکردووە هەرچەند داوای لێبوردن نابێ پێش قەرەبووکردنەوە بکەوێت ئەم قەرەبووکردنەوەیە کە دین ساڵ داواکردوانێ و دانی پیانە ناوە خاڵی یەکەم بەرامبەر بە یەزیدیەکان لە ناو عێراقا لە ڕووی ناوخۆ لە قەرەبووکردنەوە دەست پێەکە قەرەبووکردنەوەی یەزیدیەکانیش بەڕاستی یعنی قورسیەکی زۆر لە کۆڵی حکوومەتی هەرێم ئەکاتەوانێت چونکە هەتا ئێستا خۆمان ئەزانین بارودۆخی ئێزیدەکان چۆنەوە ئەزانین شنگاڵیش لەژێر دەستی حکوومەتی هەرێم دەرچۆ کە بتوانێت نەبی پارێزێ و نەبتوانێت هیچ گۆڕانکاریەکشی تیا بکات لە ڕووی سیاسیەوە ئەمڕۆ تورکیا ئێران عێراق هەموو لایەک لە شنگاڵ ئەداوە جینۆساید لە شنگاڵا کۆتایی ناتوە لە ڕووی سیاسیەوە هەموو کەسێک بارەگا و شوێنی هەیە یەزیدیەکان خۆیان نیانە حکوومەتی هەرێمیش زۆر لاوازە لەو ڕوانگەیەوە لەو شوێنەیە کاتێک قەرەبووی یەزیدیەکان بکرێتەوە بنیادنانەوەش لەو شوێنە دروست بێکەم بڕیار بێ ئەم یەکێک لە گرنگیەکانیان بڕیارەوەیە کە ئەم 300,000 یەزیدیە بگەڕێنەوە لەگەڵ قەرەبووکردنەوەیە کاتی ئەگەڕێنەوە پێویستە ئەم لایەنە سیاست چارەسەر بکرێ بۆی ئەوان بتوانن تیادا بنیشن ئەمە یەکێک لەو خاڵە گرنگانەیە کە بۆ حکوومەتی هەرێم کاریگەری پۆزتیڤی هەیە باشە نەک حکوومەتی هەرێم حکوومەتی عێراقی ناوەندی عێراقش وەکو بڵی بەرپرسیارە لەوەی کە کارێک بکاتن بە تایبەتیش کازیوەخان تو باسی ئەوە دەکەی کە قەرەبووکردن پێش ئەوەیە کە داوای لێبوردن بکرێ حەزم دەکرد بزانم ئایا بڕیارێکی وا لە پەرلەمانێکی ئەوروپی دەرچێت تا چەندێک حکوومەتی عێراق پابەندی جێبەجێکردن یان پابەندی هەندی هەنگاو دەبێ بۆ ئەوەی بارودۆخی ئەو خەڵکانە باش بکرێت ئەگەر ئەو دادگا تاوانی نێودەوڵەتیە لە کوردستان و لە عێراقدا بمەزرێنن ناچارە پابند بێت چونکە ئێستا دووشت هەیە ئیتر لەمە دووە هەموو ئەوانەی کە پسپۆڕن لە بواری جەنۆسایدا و کۆمەڵگەی یەزیدیەکانیش سەیری بکە ئەوەیە یەکێکیان هەموو ئەو وڵاتانەی کە لە ئەندامن لە دادگای نێودەوڵەتی لاهایە بتوانن داوا بکەن ئەو ئەندامانەی ناو داعشیان دادگا بکەن بەڵام دادگای کردنەکە بە شێوەیە بکەوێتەوانێک کە هەموو ئەو وڵاتانە پابند بن بەوەیش قەرەبوو بکەنەوە چونکە بەڕاستی کوشتن و دادگایکردنی تاکێک هیچ سودەیەکی بۆ کۆمەڵگای یەزیدی و بۆ کۆمەلگای عێراقیش بەگشتی نییە هەر لە خۆیان ئەگەر کۆمەلگای عێراق سیاست مەدارێکی بەتوانای هەبێت و تێبگا لەوەی کە لێکۆڵینەوە بە دوواداچوونی ئەم مەسەلەیە و قەرەبووکردنەوەی یەزیدەکان و بنیادنانەوەیان خۆی لە خۆیان ئەبێ بە دەرسێک بۆ ئەوەی توندوتیژی لە عێراقا کەم بێتەوە. کازیۆ خانم کاتم زۆر کورتە دەمویست لەگەڵ خێری بپرسم کاخێری ئانی ئەنجام کە سوکاری وا بوونە قوربانیان داعش و وانە دەنوین چەند ڕۆژین بۆریک و بەحسێ vê biryarê li Parleman Almanî têkirin ew çi dibêjin ew çi dixwazin ew çi hîvî dikin والله اف قراري وسا اكيد اوي كسو كار خوش داز داين نانجي بس هنا كش باري وان قيمت انه عالم احترافك ليتك انه تعدل وان هاتي كرين خلك وان هاتي بوشتن خلك وان هاتي رافاندن أصبحهم أف تأثيرك قالك يمازن وكي نفسي سر خلقها إنه احتراف حقوان تكرين. بالي. خصوصا أوروبا. بالي دكتور كازيوا صالح بسبوري جنوسايد وتنوتيجي لا زانينجهي لا زانكوي ياجيلونيان هيوادار من وقت درس بلم لا بولند وروساخيري شاب وندامي ريفابر يه ريخسيا فريدا يا جهاني ألمانيا بمربون زور سباس سباس بو ايوه كاتك